پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. پێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی ەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەی چوارشەمەیە و کاتژمێر 9 و کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ TVە. بینەرانی ئازیز، من بنار مستەفا خۆشحاڵم بۆ جارێکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV و بەرنامەکانی ئەمڕۆمان 16 نیسانی 2025 لە 3 پێکاتوە. سەرەتا سەبارەت بە پێکهێنانی حکوومەت لە هەرێمی کوردستان قسە باسمان دەبێت، پاشان بەرنامەکانمان تایەکی ئایار لە زنجیرە باسی پێشوازی لایەکی ئایار، بەشی دومین بەرنامەکانی ئەمڕۆیە و لەسەر هەندێک لایانی تایبەت بە دۆخی کرێکاران و خەباتی کرێکاری لە کوردستان قسە باسمان دەبێت و لە کۆتاییشدا سەبارەت بە پرسی پارێزگاربوونی هەڵەبجە قسە و باسی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمەنتەی خەنەڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنج ڕاکێشەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی ئازیز، سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر پێکهێنانی، ڕەنگە دروستتر وابێ بڵێن پێک نەهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارف، ئێوارت باش و سپاس ئەمجارش لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش و زۆر سپاس بۆ بەرنامەکەت. لەسەر پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان دەمەوێت بپرسم کە چەند ڕۆژێکی تر دەبێتە 6 مانگی ڕێک کە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەنجام درراوە.
ئەگەر وای دانێن مادەی وادەی ئەو پەرلەمانە 4 ساڵ بێت ئەوە یەک لەسەر هەشتی ئەو ماوەیە ڕۆشتووە و هێشتا حکوومەت پێک نەهاتووە. بپرسم بۆچی پێکهێنانی حکوومەت لە کوردستاندا هێندە سەختە؟ واقعیت ئەوەیە کە خۆشتان نزانێ ئاشکرا کە بینیمان هەڵبژاردنەکانیان جۆرە هەڵبژاردنێ بوو کە تایبەت بووە هەڕەشەکردن لەسەر یەک و لە بەرامبەر یەکاوی کە ئەمیان ئەوە ڕوخێنە ئەویکیان ئەمیان لابە و هەر لایەنێک کە بەژایی لەوی انتخابادا کرد بە جۆرێک حماسەتەوە چۆن ناوێت هەڵبژاردنە گویا کە کۆتایی بە دەسەڵاتی میلیشیا بێنێ، کۆتایی بە دەسەڵاتی پارتی بێنێ یا کۆتایی بە دەسەڵاتی یەکێتی و پارتی بێن، هەر یەک بە ئاڕاستەیە کە چۆن کۆتایی بە ئەم نەخشەی کە ئەحزابی میلیشیا ئەحزابی کوردایەتی لە کوردستان هەیەتی کوردستانی عێراقا جۆرێک کۆتایی بە دەسەڵات بێنن. ئەمە جۆرێک بوو لەو قەیرانەی کە تیا ژیاون کە چەندین ساڵ لە دوای 30 ساڵ زیاتر یەکێتی و پارتی و ئەو ئەحزابانەی کە هاوپەیمان و بەردان لە حکومەتی هەرێما جۆرێک بۆ خۆشیان گەیشتووە ئاسەی کە وەڕسن بێزارن یاخو ئەزانن کە لایەن خەڵکەوە قبول ناکرێن بەجا لەوەی کە انتخاباتەکان بە هەر ئاراستەیە کە ڕۆژ تا حدێک دەتوان بڵێم خەڵک بەشداری کرد دەنگیان هێنا، بەڵام ئەوەی کە هەر لە سەرەتاوە لە قەیرانێکی قوڵا بوون لەوەی کە چۆن دوای 30 ساڵ لە ێژاوی سیاسی لە ناسەخابیری سیاسی لە چەشیان لەگەڵ بەغدا چشمیان لەگەڵ وڵاتانی دەوروبەر و ئەساسی تر لەوانە بوونی زۆنی زەرد و زۆنی سەوز لەما کاتە هەر لایەنێک پاشکۆبوون بە لە وڵاتێکی ترەوە لایەک زۆنی زەرد بە تورکیا و زۆنی سەوز بە ئێرانەوە، ئەمەنە واقعەتێکن کە دۆخێکی نالەبار و ناجێگیری لە ناوچەکە پێگەێنەوە بەجار لەوەش ئەوزاعی ناوچەکە لە ئەو شەڕانی کە تیا لە داگیرکاری ئیسرائیل بۆ غەزە وەروە دۆخی کولیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە خۆیان قابلێەوە کە مێزە سیاسیانە ئایندیان معلوم نەبوو بەرەو چۆڕە تا ئەسش کە معلوم نییە تا ئەسش نازانێت لە نەو ئەو ململانەیە جیهانی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پیاداکرێ و وڵاتانی زلهێزی دنیا وڵاتانی زلهێزی ناوچەکە بەتایبەتی بۆ نمونە تورکیا و ئێران یا دەوری ئیسرائیل لە ناوچەکە ئەمانە چه ئایندەیەک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگا بە ئاکامێکی بە ئاکامێک استقلالی سیاسیابێت کە هەمان کات معلوم نییە. ئەمە جێژاوێکە کە کاریگەری جدی لەسەر پێگەنانی یاخوبەت پێش ئەو بڵێم لەسەر هەرێمی کوردستان بووە لەمە کاتە کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان بۆ کاریگەری لەسەر پێکەنانی حکومەتیشێ. ئەمە واقعەتێکە کە ئەم دوو هێزە سیاسیە دوو هێزی ناسیۆنالیستی میلیشیایی کە هەتا تەوافقانە لەگەڵ حکومەتی عێراقا تا ئەسا ناگە بە ئەنجامێکی کێشەکانی نێکلایی بێتەوە، یعنی دۆخێک بە معنایەک شتێک بە ناوی حکومەتەوە هەبیانە بێ معنایەکی نیە، ینی سیرکە وەکو تۆڵی 6 مانگ پێم وایە زیاتر شەگەیشتوە هەڵ مانگ کە جۆرێک ناجێگیری لەوەی کە حکومەتێک پێکناتوە بەڵام دۆخەکە ئەڕوا حکومەتی پێڵە حکومەتی کاربەرەکەت بەڵام هەموو شەکانی ئەوەی کە پێویستە ئیدارەی وەزعی قوانین و مەسائلێکیا کۆمەڵگەیتیابێ هیچ کێشەیەک نیە لەسەری تەناوەی کە ئەمە لابن جەماعەتێککە بێنن و ئەمەش بەشێکە لەوەی کە ئەم دوو هێزە یەکەم خۆیان لە توولی تاریخی دەوریان لە هەرێمی کوردستانە پێگەنانی حکومەتە چەندها اتفاقات و چەندها جۆری چێژمەکێشی مەبرانەی نێوانن بە ئاکامێک گەشتووە کە جۆرە پاشەکشەی گەورەیان پێکراوە کەوتوتە قەیرانێکەوە چی ئەکەن معلوم نییە لە بەرامبەر حکومەتی عێراقا لە بەرامبەر ئەمریکا لە بەرامبەر ئێرانە لە بەرامبەر تورکیا چۆن تەوافقاتێک ناتوانن کێشەیەک لە کوردستانە یەکلایی بکەنەوە شتێک دامەزرێن کە سەباتێکی هەبێ ینی بە معنایەک ئەمانە ئەهلی دەوڵەت دامەزرانە نین پاشکۆن بۆی کە پاشکوی سیاسەتێکن کە لە سەر و خۆیانەوە پیاداکرێت کە لە سوو خۆیانەوە ئەمریان پێکرێ کە لە سەر و خۆیانەوە ئیدارەی ئەم ناوچەیەکرێنی کەوتونەتە نێوان ململانەی وەکوتن وڵاتانی زلهێزی دنیا و وڵاتانی زلهێزی ناوچەکە کە ئەمە واقعەتی پێکاتی ئەمانە و لەگەڵەوەشە هەنگاو بە هەنگاو یا کات بە کات پاشەکشەی گەورەیان پێکراوە کە بەپێی هاوسەنی هێزەکانیان لەگەڵ بەغا یا لەگەڵی لە بەرامبەر یەکترە کەوتنەوە تەخابولیەکەوە و دیمان کەوتا بۆ نمونە هەتا لە دەنگێنانە بەسە پارتی ڕاست زۆری نهێناوە بەڵام
نیوە زایدێکی نێناوە بامان دەرەجەیەشێتی کە کەمتر لەوەی پارتی تا ئاسی نیوە لەوەی کە لەباری ئستحقاقی قانونی یا ئستحقاقی انتخاباتیەوە بتوانن حکومت پێگەێنن ناکرێت ئللا ئەبێ تەوافقکەن کە هەرچەنە پێشتریش کە ئەگەر پارتی زۆرتری شێناوێ بەڵام بەبێت تەوافق لەگەڵ زۆنی زەردا لەگەڵ زۆنی سەوزا لەگەڵ شێتی نیشمانە نەیتوانێت بەتەنە حکومت پێبێنێ یعنی ئەگەر پێچینێنێ ئەبێ کە کوردستانیان دابش کردووە زۆرتر ڕسمێت بە دابشکردنەکە من ئێستا ئەم واقعەتە ئاڵوگۆڕ زیاتری بەسەرا هاتووە پاشەکشی زیاتری پێکراوە و هەردوو لایەن زیاتر چوونەتە دواوە و لەگەڵ لایەنەکانی تریشە هەتا مەسە تۆ سێریکە لایەنەکانی تر کە بەشداریان کردووە لە ئیسلامیەکان لە گۆڕان لە نەوەی نوێ جۆرە هیچ جێگە و مەکان و دەورێکیان نماوە جاران ئەگە هەتانی وەزارەتی ژوەگرن هیچ جێگەیەکیان نییە هەر شتێکیان پێبەخشن ینی ناتوانێت جێگە و ڕێگە بوو ئەو هاژوژەی کە کردیان ئەم دەورەیە ئەگۆڕن و دەورێکی تازە لە پێشەوە بەعکسەوە زۆر دۆخەکەی هێنای دواوە تاکە وەکو خۆشتەوەی شەژمان زیاتر ناتوان حکومت پێبێنن ئەمە واقعەتێکە بەڵام ئەوەی کە وەکو لە هەواڵەکانە باسیەکەن گوایە گەیشتون بۆەوەی کە لە ئاکامە هەوڵێن پارتی وچێتی لە چەند دانیشتێکە وان نیشانێن کە ئەتوان حکومت پێبێنن بەڵام چۆن پێکێنن لە جێگەی چۆنە بێ کەتوانە ئێستەخارکە تا ئێستا نامعلومە بەڵام بەشێکی لەوێ کە یەکێتی داوای زیاتری ئەو پۆستانەکە کە مەکان و جێگەی باڵاتریانێ هەر بەچەند وەزارەتی ڕازی نابێ وەرحاصل ئەمانە بەکوێگا لە شوێنەکە ئەبێ کۆتایی بەوە بێنن هەتاگە شتێکی شکلیش بێ چۆنم حکومەتی ئێستا هەیە بیگەڕ بە شێوەیەکی وەسەکە خۆ ئەڕوا ئەمان حکومەت هەبێ نەبێ نەدەوڵەتن نە استقلالیتیان هەیە نە جێگەڕۆگەیەکیان هەیە تابعی حکومەتی لەژێر کاریگەری حکومەتی عێراقان و حکومەتی عێراقیش بە معنایەک بەپێی تەوازن خوا ماوەڵایەنەکە تۆ سەرنج بە ئێستا حکومەت عێراق زۆرتر معاملە لەگەڵ پارتیاکە هەرچەنە یەکێتی زۆرتر لایەنگیری حکومەتی عێراق و هێزی هەمانی چوارچێوەی هەمانیە بەڵام ناتوانێت دەورێک و جێگەڕۆیی ئەو بەسە بتوانێت خۆی لە پارتی جاکات و لەگەڵ ئەوان ڕێکەوێت وەحاصل تەوازنخوا بە جۆرێک لە ناوچەکە بە دەوری تورکیا بە پەیوەندیەکانی پارتی لەگەڵ سووریا و لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا و لەگەڵ ناوچەکە زۆرتر مەکانی پیا کردووە و زۆرتر هەوڵەیە ئەم حکومەتی کە بێوێت لەژێت کە جاران هەرژ دەستی خۆیان بووە ئێستا ئیمکاناتی یا ئیمتیازاتێکی زیاتریەکە هەوڵە لەژێ دەستی خۆیان بێت بەڵام بەبێ یەکێتی ناتوانێت حکومەتەکە پێبێنێ بۆیە ناچارە کە هەنێت تەناوزات بۆ یەکێتی بکە ئەمە واقعەتێکە کەی کۆتاییە کەی ڕێکەون بە وجودی من نامعلومە بەڵام لە تەحلیلی ئەخیرا ئەبێ بگەن بۆ ئەنجامی کە حکومەتێک ئێستا هەیە مەسئول بەرزانی سەرۆکایەتیەکە و ئیشەکانی خۆیان ڕۆتیناتی خۆیان ئەبەنە پێشەوە یا جێبەجێەکەن واقعەتێکە ڕێگەی خۆی هەیە و ئەگەر حکومەتێکی تازش پێکبێنن بۆچی من شتێکی ئاڵوگۆڕێکی وان ناوێت گەلەوەی کە ناڕەزایەتی خەڵک بێزاری خەڵک بەردەوام ببێت لە پێگەنانی حکومەتی تازەشیانە لەسەر ئەگەرەکانی و چۆنەتی پێکهاتی حکوومەتی ئایندا پێم خۆشە بپرسم و بەتابەتی شتێک کە سەرنجڕاکێش بوو قسەکانی شاسوار عەبدولواحید سەرۆکی بزوتنەوەی نوێ بوو کە بانگەوازی بۆ یەکێتی کرد کە پێکەوە حکوومەت پێکبێن و بە هاوکاری ئەحزابەکانی تری دەرچوو لە پەرلەمان و بۆی کە پارتی وەلا بنێ پارتی بخەنە کەنارەوە لە پێکهێنانی حکوومەتە و تێگەرێکێتی جددیە بێتە پێشەوە جا پرسیار ئەوەیە یەکێتی جددی نییە یاخود ئەم ئەگەرە چەندێک ئەکرێ بە ئەگەرێکی بەهێز بۆ پێکهێنانی حکوومەتی ئایندە تەماشای بکەین دوگە سێری بکەی ئەزانم شاسوار عەبدولواحید وەکوونەوەی نوێ بانگوازێکی کرد هەتا لە کەناڵەکانی خۆیەوە یا لە کۆڕێکا بوو کە داوای کرد کە ئەم ئامادەیە ئەم 15 کورسی خۆی تەسلیم بە یەکێتی بکە و یەکێتی بەکاری بێنێ بۆی کە حکومەت پێکبێنن و بڵێن ئەگاتە حدێکە لەگەڵیشە هێزەکانی کەس کۆکەنەوە و لە سا پەنجاوێکەکە بۆ پێگەنانی حکومەت ئامادەکەن ئەمە پێشنیارێکە کردوێتی بەڵام پێشنیارەکە خۆی زۆر نالۆژیکە زۆر نامەنتەقیە پرسیینێکی تەڵێبێکی نامەنتەقی و نامەعلومە بەشێکەوەیە کە شاسوار بەدەست ئەم 15 کورسی و گیری خواردۆ نازانێت چی پێ بکە
لەو جێژاوە سیاسی کە لە پێکێنانی حکومەتە هەیە هیچ جێگەورەگەی چینە ناتوانێت هیچ جۆرە بینێ هاتۆ پێشنیارێکەکە کە پێشنیارەکەی نەواقعیە و نە کاریگەرە و ناتوانێت دەورێکی بێ خۆشی زۆر باشزانێ کە ناتوانرێت بەبێ ینی زای چۆن یەکێتی هەر چەند کورسی هەبێ یا پارتی چەندی هەبێ بەڵام زۆنی زەرد و زۆنی سەوزن دەسەڵات لەژێر دەستی ئەمانایە انتخابات کرێ انتخابات نەکرێ وەکوتم ئەوە حکومەتی کاربەڕەکە لە بەڵام ئیشەکانی ڕوا لەبەرەوەی کە دەسەڵاتی سیادیان هەیە ئیداری کۆمەلگاکەن هەموو شتێ بەدەستی ئەوانە چەکگار بەدەست ئەوانە هێزی عسکەری بەدەست ئەوانە ئابووری بەدەست ئەوانە ئیداری کۆمەلگە بەدەست ئەوانە قەزایی تا پەرلەمان لەژێر دەسەڵاتی ئەمانە دوێس ئەگەر ئەم 15 کورسی بچێتە پەرلەمان کەچنە پەرلەمانیشەوە تەجروبەشیان کرد چوونە پەرلەمان هیچیان پێ نەکرا هیچ شتێک نەکرا ئیلا ئەبێ سەرۆکایەتی پارتی دیموکراتی کوردستان ڕازی بێ سەرۆکاتی یەکێتیشبانی ڕازی بن کە ئەو پەرلەمانە بچێتە پێشەوە کە بۆیە بەعەکسەوە بێ پەرلەمان ئەمان پەرلەمان دەوری بینە حکومەت پێک بێنێ و جۆرێک حکومەتی ئایندە بخاتە ژێر پرۆسێکەوە کە ئیشەکانی بەڕێوەبرێت ئەمە واقعیەتی نییە و ئەم تەرحەیان پێشنیاری شاسوار بە خۆش دەزانێت کە واقعیەتی نییە بەڵام جۆرێکە ئەو دەورەی کە ئەو تەبلیغای ئەو دیعایی کە کردی بۆ انتخابات و ئەوژە چێبولوانی کە ئەم حکومەتێکی پارتیە گۆڕ حکومەتێکی کە پێگەێنێ کە بە بۆچینی من نەک ئەوەی کە لەگەڵ ئەمانە ڕێبکەوە و ساپەنجایەکە بتوانێ حکومەت دروستکە خودی شاسوار عەبدوڵاهی دیانەوەی نوێ نەک لە 6 کورسیشی بێنە نەیەتوانی حکومەت لە هیچ شوێنێکی لە دەیەکی کوردستان شا پێک بێنێ نەک لە زۆنێکە ئەمە واقعەتی کوردستانە و پێشوەخت هەموو کەس ئەیبینێ ئەزانێ مثلا گۆڕان هەوڵی بێتە دەسەڵاتەوە ئەوە ئایندەکەی گۆڕانە کە پێویست ناکە قسەی لەسەر بکەین بە چه ئاقارێکە ڕۆشتووە کە چوونە ناو دەسەڵاتەکەی شکانی لە هەمان کاتە نەوەی نوێژ ئێستا خۆی کەناجی کردووە بۆی کە دیفاع لە مۆقعەتی خۆیەکە بەڕێی من نەوەی نوێ تیاماوە لەوەی کە بچێتە حکومەتەوە هەر بۆی خراپە نەچێتە ناو حکومەتەوە خراپە لەبەرەوە هاتوتەوەی کە تەحەدای ئەم دوێزە سیاسیەکە بەم تەسریحاتانەی کەیە تەسریحاتێک کە هیچ لە کارساز نییە نتایجێکی عملی نابێ و ناتوانێت ببێ بۆیە لەگەڵ یەکێتی تەوافقەکە ناکرێ نایکایەتی هیچ بۆ یەکێتی ئیسفادەیەکی نێ لەگەڵ ڕێکەوەیەتی ناوێ حکومەتی بەتەنها دروستکە پارتی خۆیسە لە زۆنی خۆیان حکومەتی خۆی هەیە کارەکانی ئیدارە و وەزارەتەکانی و لە هەموو بارێک و ئیشکارەکانی ڕۆ هیچ نەوەساوە بەڵام لە ژێر فشاری ناوچەیی و نێودەوڵەتی و حکومەتی عێراق لە ژێر فشارەکە ئەبێ شتێک دروستکاتەوە ئەوان لە ژێر فشارەکەی زۆنی زەرد زۆنی سەوت چەنەها حکومەتی کە چەنەها دەورەیان بەسەر پێکبێنن ئەم دوو زۆنە هەرمێنێ ئەنی ناتوانرێت ئەم دوو زۆنەیە خرێ ئەم دوو زۆنەش لە یەک جاکەیتەوە ئێستا ئەو دەورەیە ڕۆی کە دوای شەڕی ناوخۆ ئەو دوو زۆنە جیاکرایەوە بە تایبەتی کە ئێستا باڵادەسی پارتی زیاترە یەکێتی وەکوتم کە زیاتر توافقی لەگەڵ ئێران و جەماعەتی چوارچێ هەمانیایە بەڵام ناتوانێت حکومەتێکی سەر بەخۆ دروستکە هەتا بۆ خۆشی خۆ پێویست ئەگەر ئەو دروستیکا بۆ چ لەگەڵ شاسوار ڕێکەوێت خۆی حکومەتێ دروست دەکات لەگەڵ بەغا بەڵام ئەمە کارساز نییە ناکرێت هەتا پارتی خۆتوانێت حکومەتەکەی ڕاگەێنێ بە دەوری لەگەڵ تووشیا و لەگەڵ چوارچێ هەمایە بڵێ ئەوە من خۆم حکومەتی خۆم دروست دەکەم ئەزام لەباری ئوسولی سەقاقی پەرلەمانی و ناتوانێت کارە بکە بەڵام پێویستی بۆ نێتوێ ئەم وەرە خێفڕێ بە ئەم خومارە بکە بە تایبەتی کە ئیشەکانی ماشیە بەڵام گوتم لە ژێر فشاری ناوچەیی و نێودەوڵەتی و حکومەتی عێراقە کە ئەبێ حکومەتێ دروستکە و ئەمەش هێنان و بردنی ئەم دوو هێزەیە کە پێم وایە لە شوێنەکە دروستەکە لەبەرەوە محاولەکانی شاسوار عەبدوڵاهی غەیری کارێکی یاریکردنێ بە یاریکردنێکی نازم نایی بنێم چی حەز ناکەم بنێم کە یاریەکە لە بۆ شایە لە بازنەیە کاسوورەوە کە خۆشی نازانە بەرەوە نەخۆیە زانێ و نەهێزەکەی نە ئەو جەمعێکی ئەو ڕێکخراوە کە هەیەی ئەزانە بەرەوە بڕە ئەمان حکومەت پێک بێنن ئەزانە کە هیچ جێگەورەگەیکی نامێنێ وەکوتم بچێتە حکومەتەوە پێشکێ نەشێتە ناو حکومەتەوە بۆ خۆی وەکو هێزێکی سەرگەردانەمێتەوە تا کۆگاتەوە انتخاباتێکی کە انتخابات کردوتم لە سا 6 بێنێ ناتوانێت حکومەت پێک بێنێ
دوا پرسیارم زۆر بە کورتی ئەگەر قسەیەکتان هەبێت لەسەر ئەوەی کە جەماوەری خەڵکی چ چاوەڕوانێکیان لە حکوومەتی ئایندە هەبێت؟ هەرو حکوومەتە ئەگەر تەوقعانە یا ئەو پێشهاتانەی کە زوو پێشتر حکومەت ئەم چەند ساڵی پێشووترا ئەم حکومەتە کارەسات بووە چ مەسەلەن گوزەرانی خەڵک نائارام بووە و دۆخێکی باشی نەبوو کوردستانی عێراق یا بڵێن حکومەتی هەرێم لە بەرامبەر خەڵکە خەڵی اعتراضاتی بووە هەرچەند لە کاتی انتخاباتەکانە جۆرێک سەرنجی خەڵکی ڕاکێشاوە من پێم وایە ئەم دەورەیە نەک باشتر نابێت لە دەورانەکانی پێشوو لە زۆر بارەوە لەباری گوزەرانی خەڵکەوە لەباری ئاسوودەیەوە لەباری ئاڵگۆڕێکە لە ناوچەکەیە هەیە کە بەرەو کوێڕوا خودی حکومەتی هەرێم ناتوانێت نمونەیەکی باشتر ئەو حکومەتی کە پێگێت پێک یا پێگنێت خود یەکێتی پارتی ناتوان نمونەیەکی باش بن لەوەی کە دۆخێکی ئارام بۆ خەڵکی کوردستان فراهم بێنن دۆخێکی ئاسوودە و معیشەتێکی باش بۆ خەڵکی کرێکار و زەحمەکێ فراهم بکەن ئەمە واقعەتێکە حکومەتێکە کە بە معنا شعبیەکەی بە معنایی کە خەڵک بەکارێنێ حکومەتێکە تاڵانچیە لە هەمان بەسەند بازرگانی ئەنواع بازرگانی و مامەڵاکە بە سیاسەتی کردو بە بازرگانی بۆ دەستکەوتی دوو حزبی سیاسی یەکێتی و پارتی ئەنی واقعەتی ئەم دوو هێزە سیاسیە لە 30 ساڵی زیاتر ڕابردووە چۆن بووە تا بێ بەرەو خراپترەوە لە بەرامبەر خەڵکە و ئەمەش مێژوویەکە کەی کۆتاییە چۆن کۆتاییە ئەکەوێتە سەرەوەی کە خەڵک ئامادەیی چییە چۆن نتوانێت ئەڵتەرنەتیڤێ لە بەرامبەر ئەمانەیە کە حکومەتێکە خەڵک خۆی پێکی بێنێ خۆی ئامادە بێ و خۆی ئیداری خۆی بکە بۆ حکومەتێ بێ کە حکومەتێکی سەر و خەڵکی نەبێ بە دەور و ئیرادی خەڵک پێ بێ ئەتوانێت ئاڵوگۆڕ بکە ئەمە وابێ ئاڕاستی خەڵک بەرەوە بڕۆ کە گۆشەگیرکردنی ئەم دوو جۆرە دەسەڵاتە بێ کۆتاییهێنان بە هێزی میلیشیا بێ کۆتاییهێنان بێ بە هەر دەسەڵاتێکە لە سەر و خەڵکی و ئیرادی خەڵکیەوەیە گۆشەگیری بۆ خەڵک دروستەکە لە بۆ دەور دەخڵێت لە دەسەڵاتی سیاسیە لە بەرامبەر ئەم واقعەتە خەڵک بێ هەولی ڕێخستنی خۆی با بۆ ئەوە وەمەش بە پێگەێنانی ئەڵتەرنەتیڤێک کە حاکمیەتی خەڵک بسۆگەکە دەور و دەخڵاتی خەڵک لە دەسەڵاتی سیاسیە بسۆگەکە کە چەندین ساڵە ئەم دوو حیزبە سیاسیە ئەحزابی کوردایەتی بەگشتی حتا ئەگەر گۆڕانیش بەهاتە شاسوواریش باتە پێکهاتەی ئایدۆلۆجی و سیاسی و ئاراسیان لە ناو کۆمەلگا هەموو دەوری ئەوەیە کە حتا ئەگەر جهتێکی لیبرالیشی تیاابێت کە نیەتی تیانە بۆ معنای ئەڕات ئیداری کۆمەلگاکەن کە خەڵک بێ ئیرادەکەن خەڵک دەر و دەخالەتی نەبێ خەڵک گۆشەگیر بێ ئەمە بە معنایەک ئەبێ ئەمە کۆتایی بێ وەبێ خەڵک خۆی بۆ ئەمە ئامادەکە. عوسمانی حاجی مارب سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمەسی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. عزیزان وشانێکی کورت و زنجیرە باسەکانمان لە پێشوازی یەکی ئایاردا بەردەوام دەبێت و لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عزیز هەروەکو وتمان هەفتانە تا دەگەینە یەکی ئایار چوارشەمان لە پێشەنگ تیڤیەوە لە پێشوازی یەکی ئایاردا قسە و باسمان دەبێت و لایەنە جۆرە و جۆرەکانی یەکی ئایار و خەباتی بزوتنەوەی کرێکاری تاوتێ دەکەیت. لە پێشوازیەکی ئایاردا و لەم زنجیرە بەرنامەی ئەمڕۆماندا وەستا مەهدی ڕەسوڵ سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکارمان لەگەڵدایە. وەستا مەهدی ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. زۆر سپاس بۆ ئێوە و ئێوارەی ئێوەش باش. زۆر سپاس. ئەمێ بە پرسیارێکی سادە دەست پێ بکەم و ڕەنگە بۆ زۆرێک ئاشنا بێت بەڵام هەر ببیستین جارێکی تر ئێوە لە وەکو سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار ئەگەر باس لە ئەهمیەت و گرنگی یەکی ئایار بکەن بۆ کرێکاران چییە؟ بۆچی یەکی ئایار بۆ کرێکاران گرنگە؟ بەڵێ یەکی ئایار گرنگەکەی لەوەیە کە ڕۆژی ڕووبەڕووبوونەوەی چینی کرێکار و سەرمایەدارە، ڕۆژی هاتنە مەیدانی جیهانی چینی کرێکارە. چینی کرێکار لەو ڕۆژەیە بە ریزی ڕێکخراوبوونی خۆیانەوە دێنە مەیدان
لە بەرامبەر نایەکسانی هەمەلایەنەی ئابووری سیاسی کۆمەڵایەتی. لەم ڕۆژەیە لەسەر تاسەری جیانا کرێکاران بە شێوەی جۆراوجۆر نمایشی هێزی خۆیانەکەن و دروشم و خواستەکانیان ئەدەنەوە بەڕووی دەوڵەت و خاوەنکارەکانە. لە واقعە ئەم ڕۆژە ڕەمزی مقاومەتی چینی کرێکارە، ڕۆژی تازەکردنەوەی هاوپەیمانی کرێکارانە و خۆ ئامادەکردنە بۆ دەورەیەکی تازە لە خەبات لە پێناوی باشترکردنی هەلومەرجی کار و ژیان و گوزەرانیانە. هاوکات ئەتوانم بڵێم کە کرێکارانی پێشڕە و دەتوانن لەم ڕۆژەیە هەم کرێکاران ڕێکخراو بکەن و هەم هەنگاو هەڵگرن بۆ ڕێگە خۆشکردن لە پێناوی شۆڕشێکی کۆمەڵایەتی چینی کرێکارە و گۆڕینی ئەم نەزم و نیزامە قێزەونەی کە بەڵاو موسیبەتەکانی تەواوی دنیای لەگەڵ خۆیان چۆنەڵی داسەپانەوە بەسەر بەشێکی هەرە زۆری چینی کرێکارە و بەشی هەرە زۆری کۆمەلگای بەشەریە. بۆیە ئەم ڕۆژە گرنگە و بەلای منەوە ئەمە معناکەیەتی ڕۆژی ئەتیراز و ناڕەزایەتی چینی کرێکارە. بەڵێ کرێکارانی کوردستان چۆن پێشوازی لە یەکی ئایار و بەتایبەتی یەکی ئایاری ئەمساڵ بکەن؟ ئەزانی لە کوردستان ساڵانێکی زۆرە یادی یەکی ئایار ئەکرێتەوە. ساڵانە لە شارەکانی کوردستانە ئامادەیی دەکرێ و هەر ساڵە و بە شێوەیەک هەندێک ساڵ ڕێپێوانمان کردووە، هەندێک ساڵ کۆبووینەتەوە لە مەیدانی لە ساحەیەکی فراوانە کە دەستنیشان کراوە، لەوانەیە مەراسیم بەڕێوە چووە، لەوانەیە دائیحەی خواستەکان کە گەڵاڵە کراوەتەوە خوێنراوەتەوە، بەیاننامە و وتار و قسە و باسی هەڵسوڕاوانی کرێکاری و بەشداربوانی ئەو مەراسیمە لەوانەیە خوێنراوەتەوە. بۆ ئەم ساڵیش من پێم وایە لە شارەکان هەروە ئەکرێ، لە شارەکان مەراسیمەکرێ، لەوانەیە لە هەندێک شار لە کوردستانە ڕێپێوان بێ، لە هەندێک شار مەراسیم بێ، لە گۆشە جۆراوجۆرەکانی شایتر ئەوانەی کە مەیلیان بەلای کرێکارەیان باسی کرێکارەکەن بە شێوەی جۆراوجۆر ئەم مەراسیمە بکەن و هەتا لە کارگە و شوێنەکانیشە یادی ئەم شوێنە بکرێتەوە. بەڵام ئێمە ئەم ساڵ وەکو دەنگی کرێکار وەکو 2 ساڵی ڕابردوو خەریکین، خۆمان ئامادە کردووە بۆ ئەم ساڵیش وەکو 2 ساڵی ڕابردوو مەراسیمێ بکەین، بە نیازین لە ناو کرێکارانە بیکەین لە دۆڵی بازیان وەک 2 ساڵی ڕابردوو لەیانە مەراسیمێ ڕێ بخەین و خەریکین کارە سەرەتایەکانمان دەست پێ کردووە و خەریکی خۆ ئامادەکردنین. بەڵێ بە هیوای ئایارێکی سەرکەوتوو بپرسم کە لە ڕوانگەی ئێوە سەرێکی ترین بابەتەکان چین کە پێویستە بەتایبەتی لە ئایاری ئەم ساڵدا بەرجەست دەکرێنەوە؟ سەرەتا من ئەمێ لێوە دەست پێ بکەم کە عادەتەن ئێمە مەبەسم لیژنەی ئامادەکاریە، لیژنەی ئامادەکاری دەنگی کرێکار بەرنامەسازی خۆمانەکەین، بەیاننامە و لایحەی خواستەکان و وتاری تایبەتی دەنگی کرێکار و ئەوەی کە گرنگە بۆ یەکی ئایار و بەرچاوی کرێکاران ڕۆشن ئەکاتەوە لەو مەراسیمە ڕای دەگەێنین. هاوکاتیش ڕاگەرنەکان بانگێش دەکەین بۆ ئەوی ڕووماڵی ئەو مەراسیمە بکەوە بە بەشێکی زۆر لە کرێکاران ئەگەر مەزالیان یان ئەگەر خەڵکێک ناتوانێت بەشداری بکات لە ڕێگای سۆشیال میدیاوە، لە ڕێگای کەناڵەکانە ئەو مەراسیم و ئەوانەی کە بۆیەکی ئارەکرێ لای ئێماکرێ ئەکس کرێتەوە. کرێکاران لە کوردستان ڕاستی ئێمە ئەمانەیە یعنی وا بکەین کە لایانی کەم بەرچاوی کرێکاران ڕۆشنکەینەوە لە یەکی ئاری ئەم ساڵا وە بتوان کە ساڵانی داهاتوو هیچ پێویستیان بە دەنگی کرێکار و هەتا ئەحزاب و لایەنێک نەبێت کە بە ناوی کرێکارەوە ئەم مەراسیمە بکە، خۆیان ئامادە بن بۆی بتوانن بە شێوەی جۆراوجۆری خۆیان یەکی ئاش کۆدار بکەن و هەموو ئەوانش من ئەلە لێرەوە بڵێم کە هەموو ئەوانەی کە تەرەبگیری لە چینی کرێکارەکەن
ئێمە وەکو دەنگی کرێکار دەستخۆشیان لێ ئەەکەین یەکی ئار ڕۆژی کرێکارە هیچ بزوتنەوەیەک ناتوانێت بیکات بەهی خۆی دوایین شت من ئەوە بڵێم کە کرێکار بڕیار لای خۆیەتی بە تایبەتی کرێکارانی پێشڕە و ئەوانەی کە بە ئاگان و هەرسوڕاون لە ناو کرێکارانە لای من بەڕاستی هەموو بڕیارێکی ئەوانە محتەبەرە و لە جێگای خۆیەتی بەڵام ئیتر ئێمە مەسەلەی لە یەکی ئارە ئەوەی کە باسی کرد بەرجەستەترین شت لا ئێمە لائحەی خواستە دەستبەجێکانی کرێکارانە مەسەن بۆ نمونە زیادکردنی کرێکاران کە وەڵام دەرەوە بیبژێوی ڕۆژانەی خێزانێکی پێزنەفەری بێ ئازادی مانگرتن و ڕێکخراوبوونی بێمەرجی کرێکاران کاریان بیمەی بێکاری بۆ هەر هاوڵاتێکی ئامادە بەکار چ ژن بێ چ پیاو بێ ئیتر ئەمە لائحەیەکە ئێمە ئامادەمان کردووە کە ئەمانە خواسی دەستبەجێن کە ئەبێ هەموو ساڵێ ئەمانە لائحەی ئایاری پێڵین ئێمە بۆی بەرنامەی کاری ئیشی لەسەر بکەین و هاوکات مەسەلەی هەڵوەشانەوەی گرێبەستی کاتی و دامەزرانی ئەو کرێکارانەی کە بە گرێبەست کارەکەن دەسەبەرکردنی مافی خانەنشینی بۆ هەموو کرێکاران بە موچەیەکی شایستەوە ئەزانی ئێستا تەکنەلۆجیاوشت پێشکەوتووە یەک لەو خواستە بەرجەستانە منەڵێ بکە 7 ساعات کاری ڕۆژانە بە 2 ڕۆژ پشووی لەسەر یەک لە هەفتەیەکە ئەمانە هەمووی لە زۆربەی شوێنەکانی دنیا ئەمانە بۆتە دەستکەوت و کرێکار بە خەباتی خۆی بەدەستی هێناوە یەکێ لەو خواسانەی تر من بڵێم کە دەستکۆتاکردنی بریاری حیزبەکانە لە دامەزرانی کرێکاران بۆ فرسەتی کار ئەزانیە تا ئێساش لە کوردستان کرێکار بەواستە و بە منسوبیت و مەحسوبیت لەسەر حیزبەکان ئەڕوا لە کارگەکانە دامەزرێ بۆیە سەیرەکەی نە ئازانن گرێبەستەکەیان چۆنە نەسەعاتکارەکەیان چۆنە یەک لەو خاڵانەی تر کە زۆر ئێمە باشی ئەزانین لە لایحەکە دای بنین دەسەبەرکردنی خزمەتگوزاری تەندروستیە بۆ کرێکاران کە لە کوردستانە ئەمە نییە و غایبە بەرحاڵ ئیتر ئێمە خەریکین وەکوتم ئێمە سەرەتای کارەکانمانە خۆ ئامادەکردنی ئێمە بۆیەکی ئەیان بەردەوامین کۆبوونەوەی سەرەتاییمان کردووە و کارمان دابش کردو و خەریکین ئیتر بەرەو یەکی ئارە ڕۆین و یەکی ئاریش ئیتر لە کوردستان وایە خۆ ئامادەکردنیێکی ئەوێ و ئەبێ خۆمان ئامادە بکەین بڵێ قسەیەکی سەرنجڕاکێشت کرد کە بەو هیوایەن و بەو ئامانجە ئەڕۆن کە لە داهاتوودا کرێکاران خۆیان لە ناوەندەکانی کارە و کرێکاران خۆیان یادی یەکی ئار بکەنەوە چەندە نزیکین لەو ئامانجەویان لانی کەم سەرەتایەک ئاراستەیەک دەستی پێ کردووە کە ومێت بکەین لە ئایندەدا کرێکاران خۆیان لە ناوەندەکانی کار و لە شوێنی گشتیایە دیکرێکاران بکەنەوە ئەزانی بەڵێ هیوایەک هەیە کرێکاران خەریکە وردە هۆشیارە بنەوە کرێکاری باشی تیا ناو کارگەکان بە تایبەتی بەڵام ئەوەی کە ڕێگریە مەسەلەی دەرکردنە لەسەر کار یعنی کرێکار بە جۆرێک هەتا ئەگەر درک بە هەموو شتەکانیش دەرکردن لەسەر کار بۆتە ڕێگرێکی گەورە لە بەردەم جوڵانەوەی بزوتنەوەی کرێکاری لە کوردستان ئەگەر نەخۆ ئەو ئیحتراز و ناڕزایەتی هەر شتێکی بنچینەیە لە ناوچینی کرێکارە هەر خۆی کە ناڕازیە لە سەعاتکارەکەی ناڕازیە لە کەمی موچەکەی لە هەر شتێک خۆی لە خۆیان ئەوەی ئیحترازە لە بەرامبەر نیزامی سەرمایە بەڵام بەداخەوە لێرە بەهۆی ئەوەی کە ڕێکخراوبوون ڕێگەی پێنادرێ بەهۆی ئەوەی کە بێکارێکی زۆرە ئەوەی کە ئیشارەتم پێکرد مەحسوبیت و منسوبیت و دامەزرانن بە جۆرێکە کرێکار هەتا درک بە مەسەلەی گرێبەست و ئەوانە ناکە ئەمانە کەمێک بزوتنەوەی کرێکاری تۆزێ ئەوە بڵێم کە بەسەراحەت ئەو یەشتان نەکەوتۆتە ئەو سکەی کە خۆیان بتوانن مەسەن بۆ نەکرێکاریەکان یان احتراز و ئەوانە بە شێوەیەک بن بەڕێوە بە قازانجی خۆیان بێ هیوادارین کە ئێمە بتوانین
لەگەڵ کرێکارانە هەوڵ دەین هۆشیاریان بکەینەوە بە مافەکانی خۆیان یەک بزوتنەوەی ڕادیکالی کرێکاری ئیدامە پێ بدەن. بەڵێ پەیامی وەستا مەهدی ڕەسوڵ سەرلوسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار لە یەکی ئایاری ئەمساڵ بۆ کرێکارانی کوردستان چییە؟ ئەزانی من پێش هەر شتێ ئەوە بڵێم کە داوای من لە کرێکارانی کوردستان ئەوەیە کە لە هەر جێگایەک و بە هەر شێوەیەک گویان نەکرێ مناسبەی یەکی ئار نێلن بەسەداوە تێپەر بێ ئەگەر بۆ دەقەش بێ نازانم لەبەر کافیای ناو کارگەکەشا بوەستن نقل و چکلێت دەن بە یەکتری و پیرۆزبایی لە یەکتری بکەن سەرەتایەکی باشە. من پێم وایە ئەگەر لە بەردەمی کارگەیەکە دەکرێکار لە کوردستانە کۆ بێ و مەراسیمەکە بکە دوو لافیتە داقتێ و دوو قسە بکات لەسەر ژیانی خۆی بەڕاستی ئەوە لە چۆنەڵی لە مەسیرەیەکی زۆر گەورە و معتەبەر بە باشترێ زانم کە ناکرێکاریە. بەڕاستی ئەمێ بڵێم کە ناکرێکاریە، چونکی لە دەرەوەی تەبەقەی کرێکار ئەحزابی سیاسی و جۆرێک لە حرەکاتی ناکرێکاری لافم گەزافی کرێکاری لێ ئەدەن کرێکار بەکاردێنن وەیەکی ئار مەراسیمەگرن. خۆی لە واقعا یەکی ئار هەروە گوتم ڕۆژی چینی کرێکارە و هیچ کەسێ ناتوانێت ئەو مالیچێتی ئەو ڕۆژە لە کرێکار وەرگێتەوە. یعنی ئەوە ڕەمزی مقاومەتی چینی کرێکارە و بزوتنەوەی ئەسلی چینی کرێکار لێەوە دەست پێەکە. هیوادارم کە کرێکارانی کوردستانیش هۆشیار بنەوە ئەو قەید و بەندە بشکێنن کە بەسەریاندا سەپاوە بۆ مافەکانی خۆیان لە مەیدان و ڕێکخراو بن. بەڵێ لێرەدا زۆر سوپاس بۆ وەستا مەهدی ڕەسوڵ سەرلوسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار کە لە بەرنامەکانی وشەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون و پێشوەختیش یەکی ئایارتان پیرۆز بێت. سوپاس بۆ ئێوەش. عزیزان، وشانێکی کووردەدەین و پاشان سەبارەت بە پرسی پارێزگاربوونی هەڵەبجە قسە و پاسمان دەبێت و لاگەڵمان بمێنەوە. بەڵە بینەرانی ئازیز، پرسی پارێزگاربوونی هەڵەبجە پرسێکە ساڵانێکی زۆرە دێت و دەچێت و لە ماوەی ڕابردوودا جارێکی تر بە گەرمی هاتوێتەوە ئارە و خەریکە بگەرێتە ئەوەی کە پیرۆزبایی گەرم بکرێت. ئێمە ئەمڕۆم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ سەردار عەبدوڵڵا حەمە. سەردار عەبدوڵڵا حەمە، ئێوارە باش و سوپاس کا لەگەڵمانیت. زۆر سوپاس، ئێوارەی خۆشتان باش و ڕێز و سڵامێ بۆ بینەرانی پێشنگ تیڤی. پرسیاری زۆرە لەسەر ئەوەی کە ئەگەر هەڵەبجە بوو بە پارێزگار چی شتێ دەگۆڕێت لە ژیانی خەڵکیدا، چی گۆڕانکاریێک دروستە بێت. بەڵام پێش ئەوەی کە بچینە سەرم بابەتیان دەمەوێت لە زاری ئێوە ببیستم بۆ چوونی ئێوە بیستم سەبارەت بە تەواوی ئەم پرۆسەیە و ئەم گفتوگۆیەوەی لە پەیوەند بە پرسی پارێزگاربوونی هەڵەبجەوە کە ساڵانێکە هاتووە تاوەکو ئێستا ئێوە چۆنی باس دەکەن؟ ئەمێ بڵم کە پرسی پارێزگاربوونی هەڵەبجە دەمێکە هەیە، یعنی تەنانەت لە پێش بوونی ئەم دەسەڵاتی ئێستاوە و تەنانەت لە سەردەمی پێش سەدام حوسێنیشەوە پرسی پارێزگابوونی هەڵەبجە هەبووە لە حکوومەتەکانی عێراقا. بەڵام ئەوەی کەتر ئەم پرسی ئێستا هێناوەتەکایەوە مەسەلەی کیمیابارانی هەڵەبجە بوو کە لە ساڵی 88 کە 5,000 قوربانی لێکەوتەوە. ئەمە پرۆسەکەی زیاتر خێراتر کرد و بۆ ئەوەی کە پیشانی بدەن کە ئەمان وەفادارن بەرامبەر بە قوربانیەکانی هەڵەبجە، دەستیان برد بۆ ئەوەی کە هەڵەبجە بکەنە پارێزگا. ئەم پرۆسەیە لە سەرەتاوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بڕیاری لەسەردراوە چەند ساڵێکە کە نازانم 3 ساڵە 4 ساڵە شتێکی وایە تا ئێستا بڕیاری لەسەر دراوە کە بێتە پارێزگا. لەو کاتەوە تا ئێستا ئێمە و هەموو خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان پێمان وا بوو تەواوێتتر هەڵەبجە بۆتە پارێزگا. نەمانزانی کە ئێستا تازە لە پەرلەمانی عێراق بێ بڕیاری لەسەر بدرێت و لەوە دەنگی پێ بدرێت. تەنانەت ئەوەندە بە نابرپرسانە بڕیارەکەیان لەسەردا
ڕۆژێکیاندا نابوو بۆ کۆبوونەوەی پەرلەمان بۆ جەنگدان بۆ پارێزگابوونی هەڵەبجە نسابی قانونی کۆبوونەوەکە تەواو نەبوو بەهۆی چیوە بەهۆی ئەوەی کە یاری عێراق و فەڵەستین هەبوو بۆ ئەندامانی پەرلەمان سێری یاریەکەیان کردو نەیانتوانیوە بەشدار بن لە کۆبوونەوەکە ئەوەندە نابەرپرسانە بەرامبەر بە مەوزوعە هینیان کردووە بڵێن نابەرپرسانە بوون بەرامبەر بە پارێزگاکردنی هەڵەبجە و دەنگدان بەم قەزیەیە. ئەگەر مەسەلەن ئەوان باز لە دەستورێکەکەن و باز لەوەکەن کە لە عێراقا یەک دەستور هەیە نازانم دوای 4 ساڵ بڕیاری هەرێمی کوردستان بۆچی ئێستا پەرلەمانی عێراق بڕیاری لەسەرەدا ینی ئەم باسانە بۆیە هەموو جارێک گەرمەکەنەوە بۆیە هەموو جارێک گەێنەوە پێشەوە بۆ ئەوەی کە پیشانی بدەن کە ئەوان ڕێز لە قوربانیانی هەڵەبجە ئاگرن وەفادارن بەرامبەر بە قوربانیانی هەڵەبجە ویانەوە مەسەن وەهمێک لە ناو خەڵکە بڵاوکەنەوە کە ئەمانە دڵسۆزن بۆ ئەم قەزیەیە ئەگینا هیچی تر نییە ئەگەر ڕاستیان کردایە کە لە 4 ساڵ پێش ئێستا بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەیاندا ئێستا بۆ دیسان دەنگی پێدەنەوە لە پەرلەمان ئەوان ناڵن ئەوان یەک دەستوریان هەیە کەواتە لە عێراقا نە حکوومەتێک هەیە وەکو حکوومەت کە پابەندی دەستورەکەی خۆی بێت نە هەرێمی کورد لە حکومەتی کوردستانیشە ئەو حکوومەتە هەیە و جێگەی متمانە بێت بۆ حکوومەتی عێراق کە دوای 4 ساڵ ئەنجا حکوومەتی عێراقیان پەرلەمانی عێراق بڕیا لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە بدات. ئەگەر هاتوو ئەم بڕیاری کە دراوە ڕسمێتی خۆی وەرگرت و بە فەرمی هەڵەبجە بووە پارێزگار چی شتێک ئەگۆڕێت بەتایبەتێگەر لە ڕوانگەی خەڵک و دانیشتوانی شارەکە و خەڵکی هەڵەبجە تەماشای بکەین و ژیانی ڕۆژانیان چی ئاڵوگۆڕێکی بەسەردادێت؟ من پێم وایە لە ژێر سایەی حکمی میلیشیاکانە لە حکمی میلیشیاکانی عێراق و کوردستانیشە لە ژێر سایەی حکوومەتی تائیفی و قەومی و دینیە ئەم جۆرە کارانە هیچ دەستکەوتێکی ئەو تۆی ناوێت بۆ خەڵک. ئێمە ئەگەر تەماشاکەین مەسەلەن پارێزگاکانی عێراق ئەوانە کە ئێستا ئەمڕۆوان بڕیاریان لەسەردا حکمی ئەو پارێزگایانی جنوب و وەسەط عێراقەکەن تەماشای وەزعی بار و دۆخی خەڵکی ئەو پارێزگایان بکەین بۆ بنمونە یعنی وەکو بەڵگەیە کە بۆ ئەوەی کە گۆڕانکاری دروست ناکەن ئەمانە مەسەلەن بۆ نمونە لەو پارێزگایانە کە ئێستا لە جنوب و وەسەتن بڵێن ئەمان حکمیان ئەەکەن بار دۆخیان لە باری هەژاری برسێتی خزمەتگوزاری و کارەبا ئاو ئەمانە هەمووی هاتوتە خوارەوە خزمەتگوزاریەکان تەواو لە ئاسیەکان کە هەرگیز ئەم پارێزگایانە بە خۆیانیان و نەدیوە لە هیچ سەردەمێکی مێژووی حکوومەتەکانی عێراقا تەسەوور کە بە پێی ئامارەکانی خۆیان لە ساڵی نسبەتی فقر نسبەتی هەژاری لە پارێزگاکانی عێراق بە نسبەتی لە 120 دا بەزیوە لە نێوان ساڵی 2014 و ئێستا مەسەرەن هەندێک پارێزگا ئەبینی کە نسبەتی فقر و هەژاری گەشتوتە دەرەجەیە کە زۆر مەترسیدارە زۆر ترسناکە بۆ نمونە پارێزگای مسەنە یان نازانم ناسریە وابزار مسەنە ئەڵێ لە 157 ئێستا نسبەتی فقر لەوێ نسبەتی فقر سەماوە بڵێ نسبەتی هەژاری گەشتوتە لە 150 لە زۆربەی شارەکان لە 144 لە 150 لە 137 لە 100 تەنانەت لە کوردستانیش نسبەتی فقر یعنی لە شارێکی وەکو دهۆ کە ئێسای حکمی بڵێن زیاتر پارتی حکمی ئەکات و زۆربەی خەڵک لەوێ دەنگی بە پارتیش داوە کەچی نسبەتی هەژاری لە 108 شتێکە کە بەرزترین ئاسی هەیە لە ئاسی پارێزگاکانی هەرێمی کوردستانە کەواتە ئەمانە چی گۆڕانکارییان کرد کە ئەمانە کە حکمی ئەم پارێزگایان ناکەن حکمی عێراقەکەن ئەو گۆڕانکاریە ناکەن تەنها شتێک کە مەسەڵەن ئەمان ئەیانەوێت بەهۆی ئەم قەرارانەوە کە ئەیدەن دڵی خەڵک خۆشکەن تەوەهم بۆ خەڵک زیاترکەن کە ئەمانە دڵسۆز و وەفادارن بە هەڵەبجە و بە قوربانیەکانی هەڵەبجە و ئەوانە ئێمە بینیمان کە لە ماوەی ئەو چەند ساڵێ کە هەڵەبجە مەسەڵەن لەژێر سایە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبینین هیچ خزمەت گوزارێکی بۆ نەبووە هیچ بەتەن قوربانیەکانی هەڵەبجەوە نەبوون
نیانتوانی خەڵک مەسەن دەرامەتی خەڵک باری ئابووری خەڵک باشتر بکەن بێکاری زۆرە خەڵکێکی زۆر لەو شارە لە خەریجە و خوێندنی تەواو کردو و دانەمەزراوە دای نامەزرێنن و بڵێن وەزعێتێکی تر بەسەر ئەو خەڵکەشە هاتۆ لەباری خزمەت گوزاریەوە هەر وێنەی نەبووە نەکارەبا نە ئاو نە ئەو نە قتاوکردنی جادە نە دروستکردنەوەی خانە و ڕووخاوەکان شوێنە بیناگشتیەکان بیناکردنی خەسەخانە یاخود قوتابخانە ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان هیچی لە ئەستۆ نەکردووە تۆ ئیتر ئەگەر وابێت ئایا حکوومەتی عێراق لەوە باشتر ئەکات حکوومەتی عێراق ئەگەر پێشتر وەکو نمونەیە باسم کرد لە پارێزەکانی خۆی چی ئەکات لێرەش هەروە ئەکات 15 ساڵێ بەر لە ئێستا بوو لە سیمینارێکدا لەسرم پرسە لێبوو ئەگەر باش بیرم بێت کەسێک گوتی کە کاتێک خەڵکی هەڵەبجە ناڕازیە و خواستی جۆرا و جۆری هەیە بۆ ئەوەی کە وەڵام بەم خواستانە نەوترێتەوە پیان دەڵێن کە هەڵەبجەتان بۆ دەکەین بە پارێزگا واتە شتێکیان پێدەدەن وەکو مژدەیەک وەکو دەستکەوتێک کە بەکردەوە ئاڵوگۆڕێک دروست ناکات لە ژیانی ئەواندا و بەڵام لە هەمان کاتە هەوڵێکە بۆ هێورکردنەوەی ناڕەزایەتیەکانتان ئێوە چەندە لەگەڵم بۆ سولەدا هاوڕان من بە تەواوەتی هاوڕام پێشتر خۆشم ئیشارەم پێکرد کە ئەمانە ئەیانوێت تەوەهومێک خۆشباوەڕیەک بە خەڵک بدەن کە نەتیجەکەشی تاڵ بێت قسێکی جوانی هەیە ئەڵێ بۆرژوازی مژدەی هەنگوینیت ئاياتێ بەڵام کردەوەکانی تاڵە بەرامبەرت یعنی ئەمانە ئەحزابی بۆرژوازین ئەحزابی سەرمایەدارین دەسەڵاتێکی سەرمایەداریە هیچ شتێک ناکات بێجگە لە قازانج و بەرژەوەندی بۆ خۆی هیچ شتێک ناکات بێجگە لە کۆکردنەوەی سەروەت و سامان بۆ خۆی بە قازانجی خەڵک بێت ئەوە تابینیمان مەسەرەن نەک تەنها بڵێن هەڵەبجە هیچی بۆ نەکراوە پارێزگاکانی تری کوردستان و عێراق هیچیان بۆ نەکراوە ئەوە تا بڕندەی ناڕزایەتیەکان لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆک زۆر بەرزترە لە تاتا لە هەڵەبجە خۆمانە پارێزگاشن خۆ هەولێر پایتەختیشە نسبەتی هەژاری نسبەتی بێکاری نسبەتی نەبوونی خزمەت گوزاری نەبوونی ئاو و کارەبا ئەمانە هەمووی ناڕزایەتەکانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ زیادی کردووە ئەگەر ئەمانە خزمەت گوزاریەکانیان باشتر بکردایە ئەگەر وەزعی خەڵکیان باشتر کردایە ناڕزایەتەکان کەمتر دەبوونەوە نەک زیاتر بەڵام ئێستا ئەوەندە دەنگی ناڕزایەتەکان بەرزترە کە هەرگیز لە هیچ کاتێکی مێژوویی تردا بەم شێوەیە نەبووە خەڵک ناڕازیە لە هەموو سەرانسەری کوردستان و سەرانسەری عێراق بەرامبەر بەو دەسەڵاتە چاوچنەوەکە مشەخۆرە سەرمایەداریە خەڵکی هەڵەبجە چی بکات لە ڕوانگەی ئێوە چاوەڕێەوە بێت کە هەڵەبجە بێتە پارێزگار و بەوە دڵی ئەو بخواتەوە یاخود ڕێگەی تر هەیە لە بەردەمیاندا بیگرنە بەر خەڵکی هەڵەبجەت لەوانێ هەندێکی کەم خۆشباوەڕ بن بەم قەزیەیە بەم مەسەلەیە بەڵام کاتیە چونکە ئەبینین دواتر کە بارودۆخەکە وەک خۆی لێتەوە ئەوەی کە وەکوتم بارودۆخی خەڵک ناگۆڕێت بارودۆخی ژیانی خەڵک ناگۆڕێت خەڵک تەنها یەک ڕێگای لە بەردەمای لابردنی ئەم مافیایانە ئەم چەتانە ئەم دەسەڵاتە میلیشایانەی کە ئێستا لە عێراق و لە کوردستانە حاکمن هەیە بێ بە هاواهەنگی لەگەڵ بەشەکانی تر لە پارێزگاکانی تری کوردستان و پارێزگاکانی تری عێراقا لەگەڵ چینی کرێکار لەگەڵ خەڵکی زەحمەت کێش هاو ئاهەنگ هاودەنگ تێبکۆشن بۆ ئەوەی دەسەڵاتێک بێن نەکایەوە کە واقعەن دەسەڵاتی خەڵک بێت ئەمانە بڕوخێنن ئەم دەسەڵاتانە نەڕوخێ باوەڕکە هیچ گۆڕانکارێکی باش ڕووناکاتە خەڵکی عێراق و کوردستان و ئەو ناوچەیە هەمووی هەڵەبجەش بە هەڵەبجەشەوە بۆیە ڕێگا چارەیە کە ئەوەیە خەڵک هەوڵ بدات خۆی ڕێکخراوکات لە هەر بەشێک بتوانن خۆیان ڕێکخراوکان لە هەڵەبجە بتوانن مەسەلەن ڕێکخراوە گروپی جیاجیا دروستکەن و نوێنەرانی خۆیان پێک بێنن کە ئەم نوێنەرانە بتوانن هەمیشە ناڕزایەتیەکانیان بگەێنن بە دەسەڵاتداران چیان دەوێت لە ئاو لە کارەبا لە خزمەتگوزاری لە تاعینبوون دامەزراندن و لە هەر شتێکە بۆ ژیانی ئینسان پێویستە بۆ بەرزکردنەوەی ئاست و گوزەرانی ژیان پێویستە لە ڕێگەی ئەم نوێنەرانەوە ئەتوان دەنگیان بگەێنن بە دەسەڵات ئەگەر دەسەڵات جێبەجێ نەکرد خەڵک بێتە سەرجادە ئەگەر خەڵک ینی
بەهاتنە سەرجادەشی هەر نەیتوانی ئەمانە بسەپێنێ ئیتر ئەبێت داوای لابردنی ئەم دەسەڵاتە بکات ئەم دەسەڵاتە ئیتر بە کەڵکی ئەوە نات من هەرچەند بۆ خۆم باوەڕم بەوە نییە کە ئەم دەسەڵاتە بتوانێت چاکسازی بکات لە قازانجی خەڵکایتر چکە چاکسازی بکات لە زەرری خۆیەتی بەڵام ئەگەر چاکسازی ناکات خەڵک دەبێت ئامانجی ئەوە بێت کە بڕوخێت بە ئەمەش بە ئیرادە ئەکرێت یعنی ئیرادەش تەنها بە ناڕزایەتیەکانمان ناکرێت کە لە کۆڵان و لە ماڵ و لە چایخانە و لە شوێنەکان تاک بۆ خۆمان هەمیشە ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بم حکوومەت ئەبێ ئەم دەنگە ناڕزایەتیانە بکەینە یەک ئەبێ خەڵکی یەکگرتوو بێت بۆ نمونە مەسەرەن ئێستا خەڵک بیری لەوە کردوتەوە مەسەن ڕێکخراوی جۆراوجۆر پێک دێنن ڕێکخراوی ژنان پێگەێنن ڕێکخراوی ئازادی و گۆڕانکاری پێک دێنن خەڵکی هەڵەبجە دەبێت پەیوەست بن بەم ڕێکخراوانەوە بتوانن کە کاری تیا بکەن و هەوڵ بدەن کە ئینسانە ناڕازیەکان بە تایبەتی ڕابەران و ئەو کەسانی کە قسەیان لە ناو خەڵکە ئەڕواتوانە لە دەوری ئەم ڕێکخراوانە کۆبنەوە و کۆبنەوەی گشتی جۆراجۆر ئەنجام بدەن و ناڕزایەتەکانیان دەستە جەمعی بکەنەوە ئەمە ڕێگایەت ئەگینا ئێمە هەر چاوەڕێکین ئەمانە هەرچەند ساڵێک جارێک وعدێکگەیەن و مژدەیەگەیەن و هیچ گۆڕانکارێکی ژوونایەت نابێت تر چاوەڕێی دەستی ئەوان بین ئەبێ بۆ خۆمان مەسەن بینە مەدان بۆ ئەوەی کە چارە نووسێک بۆ خۆمان دیاری بکەین و ژیانی خۆمان باشتر بکەین. پرسیارێکم نەماوە ئەگەر قسەیەک ما بێ لە پەیوەند بەم پرسە و لە گفتوگۆکەماندا نەهات بێت و بە گرنگی بزان ئاماژە پێ بدەن فەرمون بە کورتی. قسەی من ئەوەیە کە خەڵکی هەڵەبجە دەبێت وەکو وتم خۆی ڕێکخراوکات خەڵکی هەڵەبجە دەبێت لەوە وشیار بێت کە ئەم دەسەڵاتانە لە عێراق لە عێراق و چ لە کوردستان چ جۆرە دەسەڵاتێکن من لەوە دڵنیام کە خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان و خەڵکی عێراق وشیارن دەزان کە ئەم دەسەڵاتان دەسەڵاتی چەتۆ مافیایین دەسەڵاتێکن کە بەس بۆ خۆیان بۆ ژیان بۆ کە بنەماڵەکانی خۆیان بۆ نەوەکانی خۆیان سەرۆت و سامان کۆ دەکەنەوە وە ئەو پەری خۆشگوزەرانی و لە ژیانێکی شاهانەدا ئەژین خەڵکی هەڵەبجە وشیارە بەرامبەر بەم مەسلەی بەڵام ئەوەی کە ماوە کەمە و کەم کورتی هێناوە هەتا ئێستا ئەوەیە کە خەڵک ئیرادەی نەنواندۆ بەرامبەر بەم وەزعەتە ئەو ئیرادەیە کە پێویستە بنوێنرێت بە یەکگرتووکردن بە ڕێکخراوبوون بە هاتنە مەیدان بە پێگەێنانی بڵێن بە پێگەێنانی ڕێکخراوی جۆراجۆر کە ئەتوانن داواکارەکانی خۆیان بسەپێنن و یاخود ئەم دەسەڵاتەش لە ناوبەرن یان دەسەڵاتێک بەدەستبێنن کە دەسەڵاتی واقعی خۆیان نوێنەرانی خۆیان بێت لە شوراکانی خۆیان نوێنەرایەتی مەسەرەن حکوومەتەکەیان بکات شوراکانی خۆیان بتوانن شورا و ڕێکخراوەکانی خۆیان دەتوانن حکوومەت بەڕێوە بەرن لە ڕێگەی نوێنەرەکانی خۆیانەوە ئیتر خەڵکی هەڵەبجەش دەبێت هاو ئاهەنگ بێت یعنی ئەم ئیرادەیە لەگەڵ خەڵکی کوردستانە دروست لەگەڵ خەڵکی سەمزیدەی کوردستان لەگەڵ خەڵکی سەمزیدەی عێراقا پێکەوە هێزێک دروستکەن کە ئەو هێزە دەتوانێت ئەم دەسەڵاتە بە شوێنێ بگەێنێت کە ئیتر چارەنووسی خەڵکیشی تیابەتی بێت و ژیانێکی ئینسانی بۆ خەڵک دابین بکرێت هەتەنها ئەمە ڕێگایە. سەردار عەبدوڵڵا حەمە زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئەم فرسەتە. ئازیزان هەر لێرەشدا دەینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.